ئەمڕۆ یانزەیەمین ڕۆژە گەلی کورد با بڵێن ئەوەی کە لە سلێمانیە لەم شارەیە بەبێ جیاوازی ڕەنگ بەبێ جیاوازی دین بەبێ جیاوازی هیچ شتێکی تر یەک هێڵی گشتی کۆی کردوتەوە کە ئەویش نەتەوەی کووردە لەبەرەوەی لە نەتەوەی کووردە و ئەندامێکی نەتەوەی کورد لە شوێنێکی تر لەم کوردستانە تووشی جۆرەها ئازار و مەینەتی بربەریانە ئەبێتەوە لەسەر دەستی نەتەوەکانی دراوسێمان بە حساب دراوسێمان ئیتر لێرەیە لەم ڕۆژانەیە ئێمە 11 ڕۆژە لەسەر جادەین دوێنێ کە 25 مانگ بووە هەموو کورد نەک تەنها لە 4 پارچەی کوردستان لە هەموو دنیاە لە یەک کاتا لە یەک تۆقیتا چۆتە سەر جادە بە هەموو نەتەوەکانی تری وتووە کە من کوردم پێو خۆشە پێو ناخۆشە من کوردم ئەمەش دەنگی منە لە هەموو شەقامەکانە دەنگیاوەتەوە بڕوا مەکەن کەسێک هەبوو بێ هەتا ئەم کاتە گوێی لە وشەی من کوردم نەبوو بێت لەم چەند ڕۆژەیە بۆیە ئێمە ئەم ڕۆژە لەسەر شەقامەکانی هەر یەکەو بە شێوازی خۆی خۆبەخشانە هونەرمەندانی سلێمانی ئەدیب و ڕۆشنبیرانی سلێمانی چایچی سلێمانی عەرەبانچی سلێمانی سایق تەکسی سلێمانی هەموو کەسێک لەم شارەیە وەکو هەموو شارەکانی تری کوردستان ڕژاوەتە سەر شەقامەکان بۆ ئیتر بڵێ بەسە کاتی ئەوە هاتووە ئێمە وەکو نەتەوەیە دەنگی خۆمان بکەین بە یەک داوای وڵاتێکی سەر بەخۆ بکەین خۆ کفرمان نەکردو یعنی وەکو هەموو نەتەوەیەکی تر یعنی شوێنی وایە 9 ملیۆن کەسە ئێمە بە 50 باشە 50 سەفر بە 50 ملیۆن کەسەوە پێوڕەوا نابین ئێستا کاتیەوە نەماوەی ترمە داوای مانە ڕایەگەێنی سەرکردەیەک نییە لە ناومانە هیچ پارتێکی سیاسی خەڵکەکەیە بۆیە کەس ناترسێ لە هیچ شتێ ناترسێ لە چی بترسێ سوالی بەبێ هیچ شەکێت بەبێ هیچ شتێک بە پول دەبێتەوە چێ وەلای شەڕەبانەکان بۆ شەڵکردن بۆ پارێزگاری لە خاک و ئاو ناوبانگی نەتەوەی کورد بکات نقطە سەریدا خۆشبەختانە من ئەوە هیچ نییە من کەوتمەوە ئەوە هیچ نییە بەڵام هیچ شتێکی ناخۆش ڕووینەوە 10,000 سەدان هەزار خەڵک لەم نوع خۆپیشاندانانەیە کۆ بێتەوە کەس لە هیچ شتێ ناترسێ کەس لەوە ناترسێ مەسەلەن دەست بەرێ شتێکی دەربێنێ لە باخەڵیە بشکێنێ ئێنەوە دەسی لەبەرەوە ئەمە میلەتی کووردە خەڵک لە شوێنانی ترەوە بۆ شارەکانی ئێمە گوێی لە هۆڕینە نابێت گوێی لە هۆڕینە نابێت خەڵک گۆڕین لێبە کەواتە خەڵکەکە خۆی ئامادەیە ئەم خەڵکە ئێستا دەنگی نەتەوەیەکە دەنگی هیچ سیاسیەک و هیچ کەسێک نییە سیاسەکان ژەرەوەیانەوێت ئێمە ژەرەوەمانەوێت کەواتە وەرە نەرهەمومان دەست لە ناو دەست لە هەر 4 پارچەی کوردستان بۆ هێزە گەورەی کە لە دایاسپۆرا شەماڵە ئێستا لە گوگڵا بنووسە سەرژمێری کورد داوا بکە پێتەڵێ 30 بۆ 50 یعنی چی ئەم 20 ملیۆن کەسە لەکوایە بۆیە ئێمە خەریکی جۆرەها کامپینین وەکو هاشتاگەکانی هاشتاگ کورد هاشتاگ کوردستان ئەس کوردم من کوردم ئەمانە بە دنیای بڵاوەکەینەوە وەختی خۆیەت بە وەرەقەش بە مەلەف ئەمانە هەموو یەکێتە ئەو بارەگایەی کە پێی ئەڵێن نەتەوە یەکگرتووەکان چکواگە نەتەوە یەکگرتووەکان بووایە ئەم نەتەوە 50 ملیۆنیە ئێستیا بوو نەگەوەی کە ڕێگە و نەیەنگ لەوێ کورسیەکە هەبێت بۆیە ئیتر ئێمە داوا ناکەین بەڕاستی کاتیەوە هاتووە ئێمە وەکو کورد وەکو نەتەوەی کورد دەوڵەتی خۆمان ڕاگەێنین ئیتر یا کوردستان یا نەمان لە دوێنێ شەوەکردمان بە کوردستان یان ژیان ئێمە پێویستمان بەوەیەکە کوردستانێکمان هەبێت خاک و ئاو جوگرافیا و نیشتیمانێکمان هەبێت تایە بژین تاقیمان کردەوە 550 ساڵە کورد عەقدی ئیمزاکە لەگەڵ ئەم نەتەوەی خوێڕی و ئەو نەتەوەیە سەر ناگرێت بەکەڵک نایەت کەواتە ئێستا کاتی ئەوەیە کورد پێکەوە لە یەک شوێنە لە یەک سەرزەمینە یا بژی یا بمرێ